لە سلێمانی یەکێک لە شادەمارەکانی قاچاقچێتی حیزبەکانی دەسەڵات داخرا و فشارەکانیش بۆ تەڵتین چڕ دەبێتەوە. نهێنی ڕێکەوتنی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع ئاشکرا بوو، ئەمریکاش دڵنیایی بە ڕۆژئاوا دەدات. نوێترین زانیاری لەبارەی موچەی مانگی دوو مەرجەکانی بەغداش بۆ لیستی موچە ئاشکرا دەکرێت. ئەمڕۆ ڕێگای سلێمانی عەربەد لەلایەن مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی گیرا و هەڕەشەی بەردەوامی داخستنی ڕێگاکە دەکەن ئەگەر موچە دابەش نەکرێت. ڕاشیان گەیاندووە ڕێگری لە تانکەرە نەوتیەکان دەکەن بۆ باشماخ و پەروێزخان بچن. ئەمڕۆژ ڕێگە نەدراوە هیچ تانکەرێک بەو ڕێگایە تێپەڕێت. جێی باسا لە دوای ڕاگیرانی هەناردەی نەوت بە بۆڕی حیزبەکانی دەسەڵات بە شێوەی نایاسایی لەڕێی تانکەر نەوت هەناردەی ئێران دەکەن بەبێ ئەوەی داهاتەکەی ڕوون بێت. مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی ڕای دەگەێنن داوای جێرانەوەی موچەی مانگی 12 و جێبەجێکردنی تەڵتین دەکەن بۆ ئەوەی بەغدا ڕاستەوخۆ موچە بنێرێت. بەپێی ڕێکەوتنی نەوتی نێوان دیمەشق و قامیشلۆ بڕیارە بۆ ماوەی 3 مانگ ئیدارەی خۆسەر ڕۆژانە 15,000 بەرمیل نەوت ڕادەستی حکوومەتی سووریا بکات. مەزلوم عەبدیش ڕای دەگەێنێت هەماهەنگی بەردەوامیان لەگەڵ دیمەشق هەیە. سەرەڕای ئەوەی فشاری تورکیا لەسەر دیمەشق بۆ دژایەتی کورد بەردەوامە. ناوبراو لە دیداری لەگەڵ BBC وتی ئەمریکا دڵنیایی پێداون لەمانەوەی سوپای وڵاتەکەیان لە ڕۆژئاوا و وتی بەم زوانە ناکشێنەوە. مەزلوم عەبدی زەختی لەسەرەوە کردەوە کە پێویستە لا مەرکەزیەت و مافی کورد لە دەستوری داهاتووی سووریا بسەپێندرێت. لیستی موچەی مانگی دوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەسەرجەم داواکاریەکانی بەغداوە لە ئامادەکردندایە. یادگار جەبار بەرپرسی بایۆمەتری سلێمانی لەبارەی جێبەجێکردنی مەرجەکانی وەزارەتی دارایی عێراق تایبەت بە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ئامادەکردنی لیستەکەدا بە شێوەی پەیڕۆ سەرجەم داواکاریەکانی وەک ناوی چواری موچەخۆر و ناوی دایک و کارتی نیشتیمانی و ئاستی خوێندن و ڕۆژی دامەزراندنی سەرجەم موچەخۆران تۆمار کراوە. جێی باسا بە گوێرەی زانیاریەکان ئەگەر لە هەفتەیەکدا سەرجەم ڕێکارەکان ئەنجام بدرێت و دارایی عێراق بەبێ هیچ گرفتێک پەسەندی بکات ئەوە بەر لە هاتنی مانگی ڕەمەزان دەست بە دابەشکردنی موچەی مانگی دوو دەکرێت.